زمان وەک کەرەستێکی دروستکردنی پەیوەندی لە ناو کۆمەڵگەدا وەکو بنەمایەکی ناسنامەیەتەوەی ژاندرێت گرنگێکی و بایەخێکی گەلێک زۆریە بەڵام زمانی کوردی ئەو ڕۆگەر تەماشا بکەین لە میدیای کوردیدا وەک ئاشکرا لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵێک دەستگای ڕاگەیان دروست بووە بە سوپایەک کاردیری ڕاگەیاندنەوە بەڵام تاکو ئێستا نەیانتوانیە ببنە سەکۆیەک لە دروستکردنی زمانێکی یەکگرت و ڕێنووسێکی یەکگرت و ئەلیڤەیەکی یەکگرت و لە کاتێکدا ڕاگەاندنەکان و میدیاکاران دەبوایە هەوڵی چاودێریکردنی زمانیاندا بە هەوڵی پاراستنی زمانیاندا بە ئەگەر تەماشای ڕێنووس و خاڵبەندی و سیستەمی ڕستسازی و وشەسازی بکەین لە میدیای کوردیدا بەڕاستی لە ئاستێکی ئەوەندە لاوازدایە وشەسازی و ڕستسازی و کاینە لە ئاستێکی ئەوەندە لاوازدایە خاڵبەندیان لە ئاستێکی ئەوەندە لاوازدایە کە بەڕاستی ئیوەینێ بڵێ حەسوودی بە ڕێنووسی کوردی بی لە میدیای کوردیدا چونکە لە ئاستێکی زۆر خراپدایە دەبووە لە بەرامبەرەوەدا هەوڵی پاراستنی و چاودێریکردنی زمانیان داوابایە بەڵام بە ئاراستەیەکی خراپدا ڕۆیژ بە ئاراستێکی باشدا نەڕۆیشتینە بەداخەوە میدیا چاون لێ کە ڕۆڵی باشتر بژێڕێت لە مەسەلەی پاراستنی زمان چونکە دوازار زمان پاراستنی زمان پاراستنی گەنجینەی بیری مرۆڤایەتیە پاراستنی گەنجینەی بیری نەتەوەیە پاراستنی کلتور و فەرهەنگ و شارستانێتە پاراستنی ناسنامەی نەتەوەیە پاراستنی ئەم ئۆشتانێکە لە ناو زماندانە وەک هایدگەر ئەڵێکە زمانی گەلێک بفەوتێت ئەو گەلە لە بازنەی ژیان ئەسرێتەوە چونکە کەرەستێکی گرنگە لەو پاراستنی کەلەفوری گەلان و مالاوایە ڕاگەیاندنەکان ڕۆڵێکی زۆر کاریگەریانەبی لەسەر برەودان بە زمان و پێشکەوتنی زمان هەروەها دەوڵەمەندکردنی زمان بەڵام بەداخەوە زۆرێک لە ڕاگەیاندنەکانی کوردی کە ڕاگەیاندنی فەرمی و زۆر گەورن بە شێوەیەک لە شێوەکان هێندە لە خزمەتی زماندانین کە بتوانن ئەو وشە نوێیانەی کە دێنە ناو زمانی کوردی بە کوردی بکرێن زۆرێک لە وشەکان هەن هەر کاتێک کە بە بڵاو ئەبنەوە ڕاستەخۆ وشەکە وەکو خۆی دانن کەچی لە بەرامبەردا لەوانەیە بتوانرێ وشە سازەکان وشە ئەوانەیە کە لە خزمەت زمانی کوردیدان بتوانن وشەیەکی بۆ دابنێن بەڵام چەکەن زۆربەی جار وشەکەی ڕێک دەقاودق وەکو خۆی وەرەگرنەوەیان زۆر جار سوان هەیە سوان لە پیتەکان پیتی بۆ نمونە پیتی ڕئی قەڵەو ئەو هەفتەی ژێری لا ئادەن ئەوەل پێویست بەوەی نەکات کە ئەتو ئەو گۆڕانکاریی بکەیت و ئەو پیتەی بکەیە پیتێکی سووک لە هەمان کادەکاڵێن ئەو پیتە زیادە چونکە ئەگەر بێت و لە سەرەتا بێت و هەفتەکەی لە ژێر نەبی بە سووک ناخوێنرێتەوە هیچ کات ڕئی سووک لە سەرەتا ناخوێنرێتەوە ئەگەر لە سەرەتا هاتە بێت قەڵەو بێت و هەفتەکەی لەژێر بێت بەڵام ڕاگەیاندنە کوردیەکان هەم نووسین هەمەوانەی کە دەنجین زۆر جار لە زمانی کوردی ئەدەن ئەو کارەیەکان ڕەنگە بە زەرەری زمانی کوردی بێتەوە بە تایبەت کەوتم لە هێنانی وشەی نوێ ئەکرێت وشەکە بە کوردی بکرێ نەک وشەکە ڕێک وەکو خۆی بەکار بهێنرێتەوە بە هەماشەوە نووسەرەکانیش ئەو نووسەرانەی کە بەرهەمە نووسن ئێستا زۆربەی هەرە زۆریان چاکەن هەوڵەدەن وشەی گەورە بەکاربێنن ئەو شانەی کە زۆر وشە هەیە ڕاستە زاراوەی زانستین بەڵام ئەکرێ ئەو زاراوە زانستیانە بە کوردی بکرێن وشەی کوردیان بەکاربێن بۆ نمونە ناسیۆنالیزم ئەتو لە جیاتی ناسیۆنالیزم بڵێ نەتەوەگەری یان لە جیاتی سایکۆلۆژی بڵێ دەروونناسی لە زیاتی سۆسیۆلۆژی بڵێ کۆمەڵناسی کۆمەڵە وشەی دیکە کە هەن بە تایبەتە وشە زاراوە زانستیانە ئەکرێت وشەی کوردیان بەرامبەر بەکار بهێنرێت هەم خوێنەری کوردی ئەتوانێت لەو وشانە باشتر تێبگات کێشەی وەی لۆ دروست نابی کاتێک کتێبێکە خوێنێتەوە پڕەتی لە وشەی فەلسەفیان وشەی بیانی لە هەمان کاتدا لە کوردی ئەکرێت وشەی کوردی و جوان و قڕ بە پێستی خۆی بۆ دابنرێت زمان چاودێریەکی لەسەر نەبی هەر کەسە و هات بە شێوازێک لە شێوازەکان دەستکاری زمانی کرد وشەکانی گۆڕیان جاروێ وشەی واهەیە کە پێویست بەوە ناکات لە ناونووسیندا بەکار بهێنرێت ئەو وشانە هەمووی دێخنە ناونووسین و یان ئەو وشە بیانیانەیە کە باسم کردن دەینن حەقە بە کوردی بکرێن بۆ ئەوەی کوردیەکی پەتی هەبێت بەرگری لە زمانی خۆت بکەیت چونکە هەتا ئەو زاراوانە زیاتر بن زمانی کوردی ئاسۆکەی بچووکترە بیتەوە ئەتو لە جیاتێەوە ئاکرێ و شەیپەتی کوردی بەکاربینی یان هەر وشەیەک
کە نوێیە ئەکرێ لێژنەی وشەسازی هەبیت ئەو وشانەی کە نوێن لە مقابلی ئەو وشان لە بەرامبەری ئەو وشانە بتوانرێت وشەیەکی کوردی دابنرێت نەک هەمان وشەکەی وەک خۆی وەربگری زۆر وشان کە وەک بەجیهانی بوون بەڵام لە بەرامبەریشدا توانیت لێژنەی لە سەپێک بهێنرێت و ئەو وشە سازانە یان ئەو زمان زانانەی کە هەن وشەیەک پڕ بە پێستیان نزیک لە وشەیە ببینەوە بۆ ئەوەی لە زیاتی ئەو وشەیە بەکار بهێنرێت چونکە لێشاوی وشەی بیانی زۆرە بۆ ناو زمانی کوردی